چیرۆکی خەزێمەی بەشەر و عەکرەمەی فەیاز. شەهرەزاد وتی ئەی شا شەهرەیار خاوەنی بڕیار، ئەجێڕنەوە لە سەردەمی خەلیفەتی سولەیمانی کوڕی عەبدولمەلیکدا کابرایەک هەبوو ناوی خەزێمەی کوڕی بەشەر بوو. ئەم پیاوە لە تیرەی بەنی ئەسەد بووە، پیاوێکی دەوڵەمەندی نان بدە و بەخشندە بووە، بۆ براکانی زۆر باش بووە، بەو شێوەیە ژیاوە تاکو توانای نەما و لە ماڵەوە لێی کەوت، تاکو ماوەیەک براکانی و ناسیاوانی سەردانیان نەکرد و دەستگیرۆییان نەکرد. دواتر ئەوانیش لێی بێزار بوون و دەوروبەری چۆڵ بوو. خەزێمەش هەمیشە کاتی خۆی دیوەخانی پڕ لە میوان و براکانی لە دەوروبەر بوون. ئێستاش خەڵکەکە پشتی تێکردووە و ماڵچۆڵە، بۆیە بڕیاریدا دەرگای ژوورەکەی لەسەر خۆی دابخات و نەچێتە دەرەوە تاکو ئەمرێ. دواتر ماڵ زەخیرە و خواردنی تیانەما. خەزێمە سەراسیمە بوو، نەیەزانی چی بکە. والی جەزیرە کە ناوی عەکرەمەی فەیاز بوو هاوڕێی خەزێمە بوو. ڕۆژێکیان لە دەوروبەرەکەی پرسی ئاخۆ خەزێمە چۆن بێ؟ پێیانوت کارێکی بەسەر هاتووە هەرمە پرسە، ئێستا دەرگای لەسەر خۆی داخستووە و لە ماڵ نایەتە دەرەوە. عەکرەمە وتی ئەوە لە شەرمنی و دڵفراوانی خۆیەتی وا دەرگای لەسەر خۆی داخستووە. بۆ شەو عەکرەمە بە خزمەتکارەکەی وت ئەو ئەسپەم بۆ زین بکە، بە دزی ژن و مناڵەکەیەوە چووە دەرەوە. بە خزمەتکارەکەشی وت ئەو تورەکە پارەم بۆ هەڵبگرە و شوێنم بکەوە. کەوتە ڕێ تا گەشتە بەردەم ماڵی خەزێمە. ئەمجا پارەکەی لە خزمەتکارەکە وەرگرت و پێیوت بڕۆ دوور بکەوەرەوە و دابەزی و پاڵی بە دەرگاکەونا. خەزێمە خۆی هاتە دەرەوە، تورەکە پارەکەی دا دەست و پێیوت ئەمە بگرە پێی بژی. خەزێمە لێ وەرگرت، هەڵی سنگان قورس بوو، تورەکەکەی خستە زەوی و ڕەشمەی ئەسپەکەی لە دەرەوە گرت و پرسی بە قوربانت بم تۆ چێی؟ عەکرەمە وتی کاکە گیان بەم نیوەشەوە بۆ ئەوە نەهاتووم کە خۆم بە تۆ بناسێنم. خەزێمە وتی بەرد نادەم تاکو خۆتم پێ نەناسێنی. ئەیژوتی جابر عیبرات کەریم واتە ڕازکەرەوەی قۆرتی نەکبەتیەکانتم. خەزێمە گەڕایە ماڵوتی ئامۆزا مژدە بێ، خوا ڕۆزی بۆ ناردین. تورەکەکەی دا دەستژنەکەی ئەویش دەستی لە خستێ گەیشت ئەوانە درهەمن. لەو لایشەوە ژنی عەکرەمە بۆ مێردەکەی گەڕا، مێردەکەی بەو شەوە لە ماڵ چوو بۆ دەرەوە. کاتێک مێردەکەی گەڕایەوە چووە بەردەمی وتی ئەی عەکرەمە بەم نیوەشەوە دیارە یان لای ژنی دووەمەت بوویت و من نەمزانیوە ژند بەسرم هێناوە یان لای دۆستەکەت بووی. عەکرەمە وتی خوا بتگرێ، بەخوا لە هیچ شوێنێک نەبووم لەوانەی تۆ وتت. ژنەکەی وتی کەوا بوو ئەبێت پێم بڵێ لەکوێ بووی. عەکرەمە ناچار پێیوت گەر پێت بڵێم لای کەس نایڵێیت؟ وتی نا. ئەمجا بەسەر هاتەکەی بۆ جێڕایەوە. ئەمجا لێی پرسی حەزەکەیت سوێندیشت بۆ بخۆم؟ ژنەکەی وتی نە، دڵم ئارام بووە. خەزیمەش لای خۆیەوە براو هاوڕێکانی ئاش کردەوە و سەری ماچکردن. ئەمجا دەستی بە ماڵەکەی داهێناوە، خۆی کۆ کردەوە و ڕۆیشت بۆ سەردانی خەلیفە سلێمانی کوڕی عەبدولمەلیک کە ئەو کاتە لە فەڵەستین بوو. کە گەیشت بە دەرگاوانی خەلیفەی وت بڕۆ پێی بڵێ خەزیمەیەوێ بتبینێ. خەزیمە بەهۆی ئەو بەخشندەیەوە لە ناو تیرەکانی عەرەبدا ناسرا بوو. خەلیفەش ئەیناسی. کە چووە ژوور، خەلیفە بەخێری هێنا و لێی پرسی زۆر دەمێکە نەمبینیوی خێرە؟ ئەویش وتی قوربان لەبەرەوەی زۆر بێحاڵ بووم. ئەمجا پرسی ئەی بۆچی هەوڵت نەدا کە ئێمە بزانین؟ خەزێمە وتی بێهێز و تواناییم ڕێنەدام. خەلیفە پرسی باشە لەو نەبوونی و هەژارێدا چۆن هەستایتەوە و حاڵت باش بوو؟ خەزێمە ژوتی گەورم شەوێکیان لە نیوەشەودا پیاوێک لە دەرگایدام. چی بەسەر هاتبوو بۆی جێڕایەوە؟ میری موسڵمانان پرسی ئەی نەدناسی؟ ئەی ژوتی خۆی گۆڕی بوو نەمناسیەوە. ئەمەندەی وت من لابەری قۆرتی بەردەم کەسە بەخشندە و نانبدەکانم. خەلیفە و یەمانی کوڕی زۆر بە تاسەی ناسینی ئەو کەسەوە بوون، بۆیە وتیان ئەگەر بمان ناسیە پاداشتی ئەو چاکەیمان ئەدایەوە. ئەمجا فەرمانی شاهانەی بۆ دەرکرد و کردی کارجێڕی دەوڵەت لە شوێنی عەکرەمە دانرا. عەکرەمە چوو بۆ پێشوازی خەزێمە و بەخێری هێنایە و خەلیفە فەرمانی دا بە کەفالەت بەربوو
بەو مەرجەش ئەبێت بە دوواداچوونی بۆ بکرێ. ئەمجا سەرنجیدا پارەیەکی زۆر ون بووە. ئەمجا وتی ئەبێت ئەو پارەیە بدەیتەوە بە دەوڵەت. ئەوێ ژوتی چیەکەیت بیکە چونکە پارەم نییە بیدەمەوە. ئەمجا فەرمانیدا بیخەنە زیندانەوە. نزیکەی مانگێک بند بوو. زیندانی بوونەکەی کاری زۆر تێکرد. هەواڵی بندبوونەکەی ئەکرەمە گەیشتە لای ئامۆزاکەی. ئەویش زۆر پێغەمبەر بوو. کارێکەرێکی هەبوو زۆر زیرەک و دانا بوو. بانگی کرد و پێیوت بڕۆ بۆ ماڵی خەزێمە هەر ئێستا و بەپەلە پێی بڵێ هاتووم ئامۆژگاریەکت بکەم. هەر کەسێکیان وتیان دەی بڵێ تۆیش بڵێ ئەمەوێت بە تەنیا بەوالی بڵێم کە هەردووکتان بوون پێی بڵێ ئەرێ ئەوە تۆ چیت کردووە. ئەوە تۆڵەی ئەو کەسەی قۆرتی بەردەم کە سەبەخشندەکان لادا بەوە ئەدەیتەوە زیندانیەکەی کۆت و زنجیری لەگردن و پێدەی. شەهرەزاد هەستی کرد شەو درەنگ بوو بێدەنگ بوو. شەهرەزاد وتی کە خەزێمەی والی دورگا ئەمەی بیست هاواری کرد. ئای هاوار بۆچی ئەمە ئەوە؟ کەنیزەکە وتی بەڵێ خۆیەتی. ئەمجا فەرمانیدا ئەسپیان بۆ زین کرد و هەندێک لە گەورە پیاوانی دەوروبەری لەگەڵ خۆی برد بۆ زیندانەکە و بە دەرگاوانی وت ئەو دەرگایە بکەرەوە. چووە ناو زیندانەکەەوە خەڵکەکە بە دوایدا کە عەکرەمەی بینی هێندەیان لێداوەش لە ژاوە سەری داخست. دواتر چوە پێش و سەری عەکرەمەی ماچ کرد. ئەویش پرسی چی تۆی گۆڕی وایستا سەرم ماچەکەی؟ خەزێمەوتی پیاوەتی و بەخشندەی تۆ و نمەک بە حرامی خۆم. عەکرەمەوتی خوا لە هەردووکمان خۆش بێ. خەزێمە فەرمانی دا کۆت و زنجیرەکە لە عەکرەمە بکەنەوە. ئەمجا پێوەنەکەی هێنا و کردیە پێی خۆی. عەکرەمە پرسی ئەوە بۆ لە پێی خۆتیەکەی؟ ئەیژوتی تاکو وەکو تۆ ئازار بچێژم. ئەمجا بە پیاوانی دەوروبەری و بە عەکرەمەی وت ئەمەوێت هەر ئێستا بچین بەرەو ڕەملە بۆ لای خەلیفە سولەیمانی کوڕی عەبدولمەلیک. خەڵکەکەی دەوروبەری دوای چەند ساعتێک ئامادە بوون. کاروان بەڕێکەوت کە گەیشتن دەرگاوان هەواڵی دا بە خەلیفە کە خەزێمە ئەوێت بتبینێ. خەلیفەش لە دڵی خۆی داوتی خەزێمە لە خۆیەوە خۆی ناگەێنێتە لای من، دیارە کارێکی گرنگی هەیە. ئەمجا ڕێی پێدان و چوونە ژوورەوە. خەلیفە لێی پرسی خێرەوە هاتوویت؟ خەزێمەوتی لابەری قۆرتی بەردەم کە سەبەخشندەکانم دۆزیوەتەوە. ئاگادارم کە تاسەی ناسینی ئەو پیاوەکەی هاتم مژدەت بدەمێ. خەلیفە پرسی ئەو کەسە چێ دەرچوو؟ خەزێمەوتی عەکرەمەی فەیاز. ئەمجا خەلیفە عەکرەمەی بان کرد و لای خۆی و ئەم لاو ئەو لای ماچ کردوتی عەکرەمە ئەو چاکەی کردت بە خراپە بەسەرداشکایەوە. ئەمجا فەرمانی دا بە عەکرەمە کەچی پێویستە لەسەر کاغەزێک بۆی بنووسێ. ئەویش لە جێی خۆیدا پێویستیەکانی نووسی و خەلیفە فەرمانیدا بۆی ئامادە بکەن. لەسەر و ئەوانەی شەوە 10,000 دینار و 20 دەست جلوبەرگ کردیە سەرکردەی دورگە و ئەرمینیا و ئازەربایجان. ئەمجا بە عەکرەمەی وت ئێستاش بەدڵی تۆکەم، گەر بتەوێ لەسەر کار لای بدەم لایەدەم، گەر حەزەکەی لە شوێنی خۆی بمێنێتەوە با بمێنێتەوە. عەکرەمەوتی با لە شوێنی خۆیدا بمێنێتەوە. شەهرەزاد هەستی کرد شەو درەنگ بوو بێدەنگ بوو. خۆشەویستان لاڵقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسەراتەکانتان پێشکەشەکەین تاوکات.